ئەفرین ئەو شارەی زۆرترین داری زەیتون لەسەر خاکەکەیدایە و فڕۆکە جەنگەکانی تورکیا ماوەی 2 ڕۆژە لە ژێرناوی چڵە زەیتون ئاگری بەسەردا دەبارێن و لەسەر زەویش تانکەکان هێرشەکانیان دەست پێ کردووە. ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ڕۆژاوای کوردستان دووەم ڕۆژی تێپەڕان. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەش ڕای دەگەێنن لە هێرشە زەمینیەکانی سوپای تورکیا 5 تانکی سوواکەیان تێکشکاندووە. هاوکات بەشێک لە وڵاتانی جیهان لەشکرکێشەکانی سوپای تورکیایان بۆ سەر ئەفرین بە دوژمنکارانە و پێشێلکردنی سەروەری خاکی سووریا لێکدایەوە. هێرشەکانی سەر کانتۆنی ئەفرین لەلایەن سوپای تورکیاوە دوای بڕیارێکی کۆشکی سپی ئەمریکا دێت بە پێکهێنانی هێزێکی 30,000 سەربازی لە هێزەکانی سووریای دیموکرات لە سنووری باکووری سووریا. ئەم هەنگاوی کۆشکی سپی لەلایەن کۆشکی چانکایە بەمانەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تورکیا و ئامادەکاری بۆ دامەزراندنی قەوارەیەکی سربەخۆی کوردی لە ڕۆژئاوای کوردستان لێکدرایەوە کە سەروەری تەواوی هەبێت و لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە پشتیوانی بکرێت. بە گوێرەی پێدراوەکانی بودجەی ساڵی 2010 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕی 500 ملیۆن دۆلاری بۆ پشتگیری دارایی ئەو هێزە 30,000 کەسیە و چەکدارکردنی بە چەکی پێشکەوتوو تەرخان کردووە. بەڕای چاودێرانیش ئەم هێزە دەبێتە بڕبڕی پشتی استراتیژیەتی ئەمریکا لە ناوچەکەدا. هەرامەش وای کردووە دەوڵەتی تورکیا پەلە بکات لە هێرشەکانی بۆ سەر کانتۆنی ئەفرین لە ڕۆژئاوای کوردستان بە ئامانجی ئەوەی ڕێگری و لەمپەر لە بەردەم ئەو هەنگاوەی واشنتۆن دروست بکات کە تورکەکان وەک دژایەتیەکی ڕاستەوخۆی وڵاتەکەیان چاوی لێ دەکەن. لە بەرەبەیانی ڕۆژی شەممە 20/1/2010 تورکیا ئۆپراسیۆنی چڵە زەیتونی دژی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگال لە شاری ئەفرین دەست پێ کرد. سەرەتایی ئەو ئۆپراسیۆنەش بە بۆردومانی چڕی فڕۆکە جەنگیەکان دەستی پێکرد کە بە وتەی فەرماندەیی یەکینەکانی پاراستنی گەل لە ئەفرین 7 فڕۆکەی جەنگی 108 جار بۆردومانی ئەفرین و ناوچەکانی دەوروبەریان کردووە. جگە لە بۆردومانی چڕی فڕۆکە جەنگیەکان لە ڕۆژی دووەمی ئۆپراسیۆنی چڵە زەیتون سوپای تورکیا هێرشی زەمینی بە پشتیوانی چەکدارەکانی بەرەی نووسرە و سوپای ئازاد و ئەحرارالشام دەست پێ کرد و لە چەند قۆڵێکەوە هەوڵیاندا بچنە نێو ئەفرینەوە. لە بەرامبەر هێرشی زەمینی سوپای تورکیا و گروپە چەکداریە هاوپەیمانەکانی تورکیا فەرماندەیی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و یەکینەکانی پاراستنی ژەن یەپەژە لە ئەفرین ڕای دەگەێنن ئەفرین دەکەنە گۆڕستانی سوپای تورک و داستانی کۆبانێ لە ئەفرین دووبارە دەکەنەوە. لە ڕووی مەیدانیشەوە فەرماندەیی یەپەگە لە ئەفرین ڕایگەیان هێرشەکانی سوپای تورکیا و چەکدارەکانی سەر بەو سوپایە 5 تاکیان تێکشکاندووە. ئەمە جگە لە کوشتنی ژمارێکی زۆر لە سەربازی تورک و چەکداری سەر بە سوپای ئازاد. ڕووداوەکانی ئەفرین بێ کاردانەوەی نێودوڵەتی تێنەپەڕی. لەو چوارچێوەدا جان ئێڤلۆردیان وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیان دەبێت تورکیا هێرشەکانی بۆ سەر هێزە کوردیەکان لە ئەفرین ڕابگرێت چونکە ئەوان بەشێکن لە هاوپەیمانی نێودوڵەتی. وتیشی پێویست ئەنجومەنی ئاسایش کۆبوونەوەیشی بەپەلە ئەنجام بدات و تێیدا ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین تاوتوێ بکرێت. هاوکات کۆماری مسر وەک یەکەم وڵاتی عەرەبی لەسەر ئۆپراسیۆنە سەربازیەکەی تورکیا بەرامبەر بە ئەفرینی ڕۆژاوای کوردستان هاتە دەنگ و هێرشەکانی تورکیای ئیدانە کرد. وەزارەتی دەرەوەی میسریش لە ڕاگەیاندراوێکدا وێڕای سەرکۆنەکردنی ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر ئەفرین ڕایگەیاندووە ئۆپراسیۆنەکە پێشێلکردنی سەروەری خاکی سووریایە. لە بەیاننامێکشدا وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە بە نیگەرانیەوە چاودێری پرۆسە سەربازیەکانی تورکیا لە باکووری سووریا دەکەن و هیوادارن تورکیا هێرشەکانی دەست بەجێ بۆ سەر ئەفرین ڕابگرێت.